ساڵی 1820 جەیمس ریج گەشتێ مەکەرۆپەی کوردستان کەمەیەوە ڕۆخانە مەپەڕنەوە ماچۆ چە دەستە چەپمەوە ئاواییە هەنن نامش عەلی سەران تۆپزاوایش مێژووەکەش ڕوونن پێی ئێمە کە چە ساڵی 1930 دروست کردیان واتە 120 ساڵ تەمەنشەن کاکەی چەداقۆق سەدەیە زیاترن مێژووەکەش ڕوونن من ناوسکاکەیەنە فرە خۆشحاڵەنە ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی ترتان پێشکەش مەکەری چەناوچەکەی یۆم ئێستش مەلمە لای مێمانەکەمان و گفتوگۆ چەسەر مێژووی کاکەی و مێژووی ئاوایی تۆپزاوا و سەرچاوە ئاویەکانی ژیان کردەمەکەرم چە ناوچەکەمان چەنیمان بەیدێ و باول مەلای مێمانەکە ئێستش ئامانەوە نام ئاوایەکە ئاوایی تۆپزاوای کاکەیی فرە بەڕێز مامۆسا عەبدوڵڵا کە ناسراون و مام عەبدوڵڵا هەیاس مێمانمانن باسێکی ئاوایەکەمان پێیمەکەرەوە بەڕێزشان تەمەنێکی فرە چی ئاوەیەشان وەسەر بەردەن سەمەلمە لاش و چەنی شەرە گفتوگۆ و باسی مێژووی ئاوایەکە و یادگاریەکانشان مەکەرم چەنەم ئاوایەکە هیوادارن مێ چەنی مامۆسا عەبدوڵڵا یادگاریەکان و زانیاریەکان دەربارەی ئاوایی تۆپزاوا وەشمە بۆخش مامۆستا عەبدوڵڵا فرە سوپاس مەکەرم عەزیەت کێشە و خێرامایی گەورەمانت کرد خێرامە دێ سەر چاو تەبان خۆشحاڵن مێ کە بەشداریمانتان کردن چی بدەوبستانە دەربارەی ئاوایەکەمان ئانی و ئێمە بزان و ئێمە بکرێ و ئێمە باسش مەکەرم و ئینشەڵڵا سوودمەند بۆ ئانێگەلە کە تەماشای بەرنامەکەتان مەکەرە ئینشاءڵڵا ئێمەش سوپاس مەکەرم عەزیەت کێشا کە ئارۆ ڕاستی چەنیمانە لە هیلاک بینی خێرامە دێ سەر چاو مامۆستا گیان ئەگەر باسێکی ئاوایی تۆپزاواکەرم چانەوە گەرێ دەسوەنەکەرم تۆپزاوا کەی دروست بێن تۆپزاوا 1970 دروست کردیان وەختۆش تۆپزاوا هەبێن بەڵام وە نامێنی نام لاسین بێن چەلای گوبەکانە چاوەڕە چانابێن مەجموعەیە یانە بێنێ کە وەختی یاوایشانە دروستکردن زەمان فەتاغا یادش وەخێت ئامە نێوی ئاواییە نیامشانیان تۆپزاوە دەربارەی تۆپزاوە ئامە حەلە چەنی ئی سنوورە چەنی تەڵابانیەکان عەشایری مشکلەی عەشایری بی ئامە ئینامشانە ئاوەدانۆ کرد على ئەساس وە تۆبزی کردیان یعنی وە زۆرە ملێ ینی تۆپزاوا نامەکەش وە معنای وە تۆبزیمێ وە زۆر دروستان زۆرە ملێ ئامای ئاوایی شانچینا دروستکردن نیامشانیاوە تۆپزاوە جوانن مامۆستا ئاوایەکە فەتەحەغە دروستش کرد فەتاغا یادش وە خێرخوا عەفش کرد فەتەحەغەیۆش ئامە ئاوایەکەش ئەمە ئاوەیەکە وەختە قەڵەبارێک نەیفرا هەنی هە مجموعەیە لایدەشی چەنەرەبی فەتاغا یعنی پەیپار فەتاغا زەلامێ دەسلوابی دەسلوابی چە منتقەکە ئانی وەنەش بە کۆمەیانە فەقی حاڵبی ئیوەش دیۆ پار فەتاغا فەتەحەغە بیدایەکە ئاوایەکەش دروست کرد و یۆش ئاماوە تۆپزاوا خەڵک فرە چەنی شامایان بیدایە ئاوایەکە وەڵام باباچم یۆش کەسانیش اختیار کرد و هاوشە نانە یۆشانی ئێ پەیلاش یعنی چەلاش ژیە وەڕاستی چەلاشمانیەوە هەر کەسێ بامای عاشت کاکە یادیبی پێش ڕیزبی واسەنە هەت چە سەرەتاوە کە ئاوایەکە دروستبی ئانەگەلی کە ئامان نام ئاوایەکە نیشتە جێبیشان بەس کاکەی بی یان چە باباچم عەشرەت وەڵا ئەکسەرێتش کاکەی بی بەڵام نماچتە لە زەلامی وەنش قۆمیاوی ئیشش نەوی دەستش نەلوێ فەقیر حاڵبی ئێوی ناب چینە چەنی فەتاغەژێ یارمەتیش دێ فەتاغە مامۆستا ئەگەر وەکیوت کە ژنەفتەوی چە گەورەکان و باباچم ئاوەختی کە یۆتان گەنجبیتان ئەختیارەکان باسان کردن فەتەحەغە تو یۆت فەتەحەغەت دی نەدیم ئاوەختی کە ئاوایەکەش دروست کردەوی نمەزان دێ تەمەنش چ قەرەبێوی کە باس کراوی پێیتان وەڵا تەمەن وەکو قسە مەکەرە تەمەن چە دەور سیوەمان بێن ینی گەنج بێن ئاوایش گەنج بێ سامەسعود بیا جوانە مامۆستا ئەگەر
باسێکی قەسرەکە کەرم کە تایسێش ناسراون و قەسرەکەی فەتاحاغا قەسرەکە بەستاغا بڵێ فەتاحاغا ئا قەسرشە وەکو بزانی تقریبا چە دەوروبەری ساڵ کەی دروستکردیان والله إنها طبعا احتمالا وتوقعات من إنها تدوس سياكان بين دروس كذا سیەکان سياكان بين شكون كونا قصرك وكونا كش إنها وقالتلنا يعني قصة واصل. قصة طبعا إنها وقت بناي باش شاودن مهندس شاودن أنا يجي كورات هي قصة كان زمان وأصلي نكري کە سیرمان کرد و باباچم فەڕێ نام قەسرەکەمان کرد و سێریکی دیکۆرەگەشمان کرد دیارن ینی وەڕاستی شێوازێکی هەندەسی و چا سەردەما طبعاً ئا شێواز و ئادیکۆرە سەردەمی بێن پێوشان إذا قصر هاي السنوي سكتوا مينيش يقصر باغ باغات بي حوز أوج بي ديكورات أسكو ینی أنواع ئاوەختە حيوانات پەیکەرش بێن تشتغل و بي حەدیقە بيكر فرجوان بي ديوخان ميمان وجابي ديوخان آغيوش حرم وجابي إنسان من الخرابة بين ینی ئاوەختە کە فەتاحاغا ئانەش دروستکردن ئەنی وە شێوازیە پێش دروستکردیان غێت چە سەر داوایۆش بێن بلي ینی باباچم دوێخانەکەش و پێشوازی مێمانش جیابێن چە نیشتەجی ما مسا فتاغا كان زمانك ويستيشا كسوة فتاغا لنمياو يعني فتاغا هذا لما هذا لما جوان باسش ما فيه. فتاغا باكي تنا حكمت بها محلا تواني قد اشتكروا يارمتي خلقدي دست روبي والناس يوبي تشغش عراق واسنە فتاغا إذا دي خانش قوربي شي وزراء فيلاش مسؤولين فيلاش كان زمانه ینی چەسەر ئاستی لایەنی باڵای حکوومەتی باڵایشی میێمانش ئێوە پێشوازی چەنەر کردیان فتاغا كمني أنا مامۆستا ئەگەر ئێمە سیرێکی قەڵاکەکەرم دیارن شێوازی ئیشکردەس شێوازێکی ناوخۆیی نییەن نعم ینی پێی وە تایبەت ئا سەردەما ئیش شێواز دروستکردە ئیش شێوازە دیکۆرە وە شێوازێکی وەڕاستی فلکلۆری کوردی یان باباچم عەرەبیش نییەن ینی وەکو کولتور و باباچم شێوازی دروستکردەش پێی زیاتر ئینگلیز مەلۆ ئەگەر كان محلا ئەگەر یۆت بزانی یعنی زانیاری چەسەرش بۆ ئانەگەلی کە دروستان کرد والله أنا قال لك ئینگلیز بیشان یان ئاوەختە مەسەرەن خەڵکی ئامان چە دەرەوەی باباچم وڵات و ناوچەکەیش دروستش کردن معلوم كان محلا ويجري هنا منين خبرة تترج بلا مجوري ديكورك آتش صاري سياكان هندسة ديكورات شيولات نبي معناش أنا هاد دولة كانت احتمال مهندس أجنبي كدنس واسنە ئێمە کە سیرمان کرد چاخش دروستکردیان لایەن باباچم چە تاوەک دروستکردیان تابوقا پێی ئا سەردەما ئانا ئیشە فرەش گەرەک بلي كردبي ونسبة عراقي كانوا زحمة بتونر اشتواء سارة كده مامۆستا ئەگەر بگەڵمەوە پێی تاریخی قەڵاکە یان باباچم تاریخی قەسرەکەی تۆبزاوە ماچە حەدیقەش بێن و نافورەش بێن و مەزبەحش بێن و نافورة ومذبح قورة وأنواع رسم حيوانات تویۆت ئانەگەلێتە دی من أنا قال أسرق رسم دي ئەسەرەکەش من نێ ئەوەی ئانەی پێکەرەکان بجو عاد ماي وقت يعني آيو ماي لقش خرابة كريرات بيوش نمن وەداخەوە ڕاستیانە ڕەمزێوی پێ ئێمە ديكور حوشة كشي قوريا وقت جاران نمن قش بيا خرابة ینی حوشەکەشی دیوارش کامل سیاج کردیان دیوار حوشة كشي سرش سرق أنا منن لاش واسنە مامۆستا ئەگەر یۆت چەویر دێ و فەتەحاغا کەی ئەمری خۆش کرد فتاغت مانگ دوي پنجا چوار عمر خوش ئاوەختە چوو تو چەدای بێوی لا من صال دماين تداي من صال دماينا من مايل فنجا وفنجنا تەمەند درێژ بیاخۆ سلام مانی پەیمان شني حاضري دمای فەتەحاغا قەسرەکە خەڵکمان چەنامش کەسی ئاما شۆنش بگێرۆ والله بي ايوا اوايا كشونش نبي اليو لا عندنا نغا خواعرفش كانوا عندنا نغا ديش انا ما ويا موقت ما صاري تنامش بي بشي شنياني اما نامش دماينا بلا ميستح عليا شورن كسنه ینی دمای فەتەحاغا فەتەحاغ کەوێش ئەمر خۆش کرد عەدناناغا من چەنامش عندنا نغا قال لي مني حتى نزك حفتا كان جفود ما هم منيش شينا نزیک هەفتاکە دمای ئەنەکە ئەو لوایە شار اینجا خەڵک ئاما چەناو اینجا ما يوشن شول بيكسم ان يك ما يشونش نيا ما ويا موقت لي ونامش ڕاستمێ مامۆستا ئەگەر ئێمە سەیرێکی تاریخی تۆبزاوەکەرم ئێمە نمەتاوم باسی تاریخی تۆبزاوەکەرم و بێ باسکردی فەتەحاغا بله وەک ئانی کە ژنەفتەنم من ماچە تۆبزاوە چەسەر ئاستی منتقەکە یەکەمین مەکتەب و خوێندنگەش دروستکردن ئەگە چەویرت بۆ باسی ئەنەمان پێکردی بلا يكم مكتب ك
أشي منطقة قشر مكتب نبي تنهي تتاوغ مكتبي بي والناحية بي تنام تاوغ يك مكتبي بي شينا تصال تلودو فتاغا والرحمة بو ولذا مكتبي اشتصار حسابي وش كردوا أنا سركش هم نشتم شو يعني نكش جوانا مكتبيش كدو مكتبيش الصفي ومكتبي إدارة وحوشي مظبوط وفراش والوا مديري مكتب ومعلمش فيها أول مديرة كيش خو عارفش كلنا مش محمد شريف بيخلق تركمان بيخلق تاوق بي يساوي أولادك كانش منني كنا وتبان يعني شو وريدا أشي ورا وغرفية شي بيشان كرت بيمانوي ما وساكان أخت وسائل بكي سنوي نتواني نهات شكرا يعني أشي نبي سنة طبعا مصروف شان قيش تسار أغير رحمتي بي والراستي أنا كفتح أغنك كردن الجيكي شانازيا بيما يعني شا سردما فتح أغا كسي كي يقرأ وشيار بين وبيويستش زانان كمكتبة دروس كرو خلقكش ما مسا درس فرا ومكتبك خوش بي قصير بي إيه من نزفت مخالف طبعا تدم خارج ما تشوي يوم مكتبك وقت مشرف عينه تني مشرف يوم شهفتي دوافت دار سرداني مكتبك كريه وكالفل عائل اللي بيشان ثانية كالفل حسابيوش ينقش حسابيوش واردش عن شبه هاري واردش عن ديوانا وصار جاري دوي سينما هاري في يعني داي عائل وباوي عائل بيا سينما كراچينا سينما ينبي متجولش وانا ما شاغل وري هاري خلقك دينش ديوارك كان دينش ديوارك هو بروي ترمى دينو قيشرة في يعني خلقك خربو من انا متشوير ميو لقطية أنا متشوير ميو عائل بي فيلمك فيلمي هين بي هين أجنبي بي شبخة وسركان بيشان وقت في المكة ونزكوا من عائل بي مترسينة في المكة هلا والله ما وصى تو وكويوت ك باباتشم شاسر دم تشويرت ميوت شا مكتبة درست وانا يوم صار وانا متصال شخص يكسال شان يك صار وانا شخص دما أنا مكتبة تازة كريا شخص دول وين مكتبي حكومي بكريا لوين ما مكتبك يعني مكتب فرو بي يا شخص كان ورا زيادش كان وقت قش أوايا كان هنا في أي مكتبة هنا يدوروا بستا خلكي شوي تستا طالب دراسة نبي خليف شو أنا قاواني فقيري بي بلان فتا أغت ترجع خلك كي كريا أوايا كون كاكيكا بيا في مكتبك بوالا واسنا إن جا قصيشي بي واتي ما تقصيشي بي واتي والله تبلي اليوم مكتبك السلعة كان كريا أي كان يخوش روجي بتم الدائرية يكي لما أنا مدير بلا بردم هصي من الشركة يدارس آخر اللي شون راستي أنا الشانازية جورن فيها فتاغا وداخل يوش نوا أنا رتشلك وجوري أنا بو دماي ماوي كي كم دروس كردي مكتبة عمر خوش كردي ما وصا مكتبة كدروس كريا أجر وكواني كباسان كريان يوت شويرد بيو آغا دروستش كر وخلقي كاكي وباباتشم خلقي أوايك دروستش كر والله أوايك بي وعمل إشي وستاش قردو عمل شي هاورد وستاش هاورد مكتبي غرفة دو غرفة نبي يعني وشوازي في هندسي دروس كريا يبي أني وطوامتي مكتبي كامل عين المكتبي يسي حكومي كان سنين أواسبي لا بس هذا زمان قربي وقر كرياي أما صاتو تشويرد بي ولوايا صفيك وياك صالوانات صفا كان تربي كان مع مكتبه صفا كان تربي وما وسا كان يشك دويش متشويران يك نام دو سما ما سما وانا باشا والله يكشان هين كاكيبي سي قاسم شلون واشيني خافش كرو خلق منطقي وما سي قاسم إجا في وقت معلم وش يستنبي ست تربويا وقت معلم تنوتيجبي واسنا تنوتيجبي سي قاسم باما يعني خلق عيل من يوم شاري متترسس معلم تنوتيجبي الوا كفتا خانة كمان كمل ما مصا وقت شوير بيو كنت لبتنا مكتبك بي كاتو صالح والله محل من أنا عيلنا باش وخيال إنه يوبلام طلبة كان تدور شخص طلبة أفتى طلبة فربيان بي أثر دم فربيان والله دم يعني محل أنا قلت مكتبي شانقش يا وايو بلايبرز بس يومي حتى أنا قال فلقدين خافش كانوا فرودي مكتبي بي يا آسيا بس بي وزير كان عايز ضابط بس معنا فرن واسن أنا والله بامصا شمكة دستان ووانا كرتش مكتبة كونك بس كربيان كناتش تنيتان أنا كناتش تنيبي منش نفتن ما هر بداية كناتش تنربي ما شات سر آستي باباتشم داخل قوشي ويقشتي إيناوتشا كاكي يكم جار كاكي كناتش كان أنا مكتب يكم كس أش مكتبة تصاص لدو كريا ودما هني كناتش كربي وكواني وياك ودستان دراسة وقت عربي بي دراسة عربي بي
دراسی کوردی نەوی چ هەفتاکان دە سە ساڵی چی مەکتەبەکەی تر کراوە عمرش کورد بی 2 ساڵ 3 ساڵ بینە من تو دەستپێکی هیوانات چە مەکتەب تۆبزاوی و یۆتیش بیتە مامۆستا چ هەمان مەکتەب و بینە ماوەستانی من ماوەسایەکەی من دوور بی چە سلێمانی بیم چەنەوەت ئامانە تقریب 20 ساڵ خزمەتم کرد چاوایی مامۆستا چه هەستێت هەنە نیوت کە تەلەبە بێنی و دوماجەش بیتە مامۆستا چە نەفس مەکتەب و ئیستاکیش کەمەلی تەلەبەکان یۆت مەدینی چی مامۆستانێ چی کار بەدەستێنێت چە دایرەیەک ڕێست مەگێرە چه هەستێشەنەوە ئیسەیش مەینیشان کەمە کاروەدەسەنێ پلەبەر دەنێت چە زابەتی خاستن مەینیشان چمنێ ئایلەکان پۆلی یەکەنی یعنی ئەوەسە نزم ئەینە حەنینێنێ و خۆشەویستێنێت چەلە و ئەوشانیش مەجموعەیەش هەنن بەڕاستی بیرچی حالەتە مەکەراوە کە ئینە ماوەساما بێن چە پۆلیەک اینجا ماوەسای پۆلیەک وەک پۆلیەت نییە ماوەسای پۆلیەک ئەگەر قوتابی بۆ مە قەت ویرش نەکەەوە چیکم پەروەردەش مەکرد هیچ نەمەزانەوە کەمەریەوە نریانەرە نمە ماوەسای پۆلیەک فێر خوێنەواریت مەکەڕ فەتری مێکەڕە هەنەنش ئانەگەشە چەویرن ئیسەیش مینۆم کە ئەنەما ماوەساکەی جارانەنا مامۆسا چە سەردەمی کۆن با باچم ئەگە بگەڵەوە پێی وەخت عەدنان ئاغا و فەتاحاغا کەهرەبا چه ئاوایی بی یا مەسەرەن کارەباکی ئاما کارەباسیە پێداویستیەکانی ئاوایەکان کەی دەست شوە نەکرد کارەبا چافتاکان بی ئاما تۆبزەوە کارەبا نەوی ئامە هەلە وەخت فەتاغ بەڵام عەدنان ئاغا یۆش من دمای فەتاغی چینابیشان بیە مدیر مەکتەبە عەدنان ئاغا یەکەم مەکتەبەکە کردەوە باباچم مامۆستابی بیە مدیر مەکتەبە تاکو تەقاوی بی عەدنان ئاغایۆش چە تۆبزاوە دەرسی شوانە یان باباچ تۆبزاوە ئەوانە نشاگشان تۆبزاوە شواناشان ئایلەکان وێش نیەوە مەکتەب و اینجا خەرکەکەی هەری تەرجێکەرێ بیتەوە واسێنی ئایلەکان وێش مامۆستا عەبدوڵڵا طبعا من خزمیۆتە ناو شانازیت وەرەوە عەزیزێ فرەجا چە نشتەی ئەومان ژنەفتەنم باسی ئاشەکە و باباچم باسی مەکینە ئاردەکەمە کردێ حەز بەکەرم باسی ئانیش کردی تاپەی نەوەی داهاتوومان و پێی گەنجەکان ماڵایە مامۆستایی ئاشە وە تەقدیر عمرەکەیەوە من عمرم 70 ساڵن من ئایل بێنە یاش مدەنی یاشە نزیک 90 ساڵ هەنن 90 ساڵ ینی تو چە دایبێنی ئاشە یۆم چنجارێ گەنمم هاوردن تی ناردنم هەدگاریە جوانن مامۆستا طبعا ئینی کە ئێخەرە کۆن بووە وە کارەبا ئیشکرێ وە چیەوە نەفتیشکرێ نفتیشکرێ سایقبی سایقەکە کاکەی نەویدی خوا حافشکەر و ستاک بەرشۆ نەواتێنێ یانە شەقی مەکینەکەەوە بی اینجا ئێ بەیانیان سەر بی زستانان مەکینەکە ورنێزێ قورس بی لێ پەڕۆیە یان شتێ هاریە گەرمشکرێ حتا وە هەندل ورشێزنێ مامۆستا ئەگەر چەویرت بێ و چەسەر ئاستی منتقەکە وەکانی کە من ژنەفتەنم گشتێنێ چە تۆبزاوی ئاشنوی منتقە هەتەنیایی ئینەبی بەس ئاشی زەخمیش بی ئەنەنێ ئاشی ئاکەزایی بۆ ئاشە زەخم بی گشت ئاوایەکان ئێنەچینە بارارڕێنێ ئاوەختە بهین نەوی ئارد حکومی نەوی هەگەنمەکەی فەلاحەکە بیوارێتی ناڕێش وەێر ئیش هەفەتە حەغیۆش هاوردش طبعا اینە چە سەردەمی زۆرە طبعا وەڕاستیەکەش کەرەستەیەک یا بابەچم ئامێرێکی فرە گرنگ بێن پێی ئانی خەڵک ئار دروستکەرەوە حتممە ئینە سەنەنش ئەگەر یاریت بۆیان دریانە نش چەلایانی حکوومەتەوە ئیشە و ئابیرە لە فەتاغەبی باس نمەکرێ و چا زەمانە ینی خوا حافشکەرەوە فەتاغە کاکەیش ناساوە عالم واسەنە مامۆستا ئەگەر ئێمە سەری تاریخ تۆبزاوەکەرم کە ئانی فەتەحەغەوەش دروستشکردن حتمما ئاوایی کۆنترمان هەنن چەسەر ئاوایمانن هەوای ئاستی مێژوو باباچم زەنقڕ کۆنە زەنقڕ و تۆبزاوە باباچم علی سەرای نەگەلە کۆنترە نیە تۆبزاوە زەنقڕ وەرچانی کاکەی بلۆ نامشۆ هەر ئاوایی بێ کۆنن علی سەرا علی سەرایش کۆننە بە زەنقڕ فرە کۆنە زەنقڕ زەنشە نەرە بێ مەختۆش واسەنە زەن بێن دمایانە بێن عربش نەبێن اینجا کاکەی ئەمانە نامش زەنقڕ فرە مەسەلەن ئەگەر ئێ سێرێ دەلس و باباچم ئاوایە کۆنەکانمان کردم کەەوە داخەوە ئیستاکە باباچم کاکی چنامشنێن و ئانەگەلە کۆنترێنێ چە تۆبزاوە کۆنترێنی ئاگش کۆنترێنی واسەنە تۆبزاوە ئینە فرێنیان تاریخکەش چۆنە سەبی سانەگەلە کۆنە نێ زەنقڕ ئانەگەلە کۆنترێنە چە تۆبزاوە بامۆسا
پرسیاریش منن چە دڵم با کەریش باشە من ئانی کە مەزانیش چەسەر تاریخ حیاتان کاکەی چی منطقە تویش کۆمەڵی کێشەی عەشاری ئامان و هۆکاری بێنە هۆکاری جەنگی عەشرەتی یان جەنگی قەومی باوەتیشێکی ئەوەن چە شەهیدەکانی ئا جەنگانە حەز مەکەرم باسی ئا جەنگانەمان پێکردی چەند جەنگ بێن کاکەی چەند جەنگش کردن چەسەر ئاستی کاکەی کە زەمان فەتاغە نیشتەجێ بێن چیناوە ئاسانی نیشتەجێ نوێن ئینە چینا چەنەهای جەنگشکردن چەنی تاڵەبانی چەنی داویە ئەوختە جەنگ عەشایری چەنەهای زەلامان کوردستریان ئەچینا جەنگەکان چەسەر چێش بێن چەسەر زمی زمیزار بی یا دووە شوانێ لوێ چەنی شوانێ جەنگ کردێنێ بێەوە سەرشتکیە لیۆ شکات کردێتیانە ئەنی بێوە جەنگ بێوە جەنگ جانکەی تاالبانی جارێ دووە سەرانەگەرەبی چەنی داوی هەجەنگشکردن چەنی عرب چە هەفتاکانە چینا ئیزمی وزار کاکەیە وەکو تعریب عرب ئامە نیشتەمان شەوە غیرە چند قبولش نەکرد وەرێزایە لوایە بێجەنگ یەکێ چانەگە لە باوەی من ئەچانە شەهید ساڵ چ خەرە شەهید بی ساڵ هەفتابی ساڵ هەفتا جەنگەکە چ کالابی جانکەی نەچە بین تاوغ و تۆفزاوابی چە زمی کاکەی ئامایە بەرچان زمیەکانشان تعریب کرد و ێشانیش قبولشان نەکرد وەرێزایە لوایە دیان عربەکان بێجەنگ مدەی ئا جەنگە چ خەرشخایان مەسەلەن وەڵا فترێ درێژبی ناوەڵا کەمبی فرە نەوێ وشان یەکسەر دووە زەلام کوشتریە وەکو کوشتریە زەلامەکان وشان نەمەنێ لوایە تە منتقەکەیش نەمەنێ لوایە بە منتقەی جەوهەر حەملی بشە زەلام چەوشان کوشتریە نا یان کاکەی دووە کوشتریە چەوشانی شوا چەندێک دوێ زامدارشان بێن بەڵام لوایە تە منتقەکە یەکسەر نەمەنێ کەفتێلای خاڵس و خەڵکا منتقەی دەور عوزێن بیشان چی بەشەی بەرنامەکەمان باسی گوزەران و ژیانکردە و قورسی ژیانکردە مەکەرم چە جارانەرە و وە شێواز و ژیانکردە چە ئێستەرە چەندی مامۆستا درێژە شوەنەمەم و مەمیەوە خزمەتتان جارێتر مامۆساگیان ئەگەر بگەڵمەوە پێی تاریخی ناوچەکە و تاریخی ئاوایەکە شێوازی ژیانکردی خەڵک چەنی بی و ئێستاکە کە ئاسانکاری ئامان پێی ژیان و ژیانکردە مقارنەیە ئانەمان پێیکەری سپاس ماوە سەرجاران خەڵکەکە فەقیروی خەڵکی ئی هۆزدا ئی ئاوایە زمیزارش نێن فەلاح بێ چلایەک و سەپان و ڕەنجبەر و وا لەو نەژێ یا دووەسە سەرمەی ژویانەوی و ماڭاوێ و خەڵکەکە وا نەژێ خەڵک فەقیروی وەلای مەکتەبیشەوە موەزەف و شت داخەرایی بۆ مەکتەب نەنێ جاران گشتیشکردە یۆشین گشتش خەریک فەلاحی و خەریک مەیداری بی ینی سەرچاوەی دارایی سەرچاوەی ژیانکردە مەتاوان باشم بەس فەلاحەتی و ئاژەڵداری بی فەلاحی و مەیداری و ماڭاوی دووەوەی کردی و مامۆستا چە وەختی یۆشەرە ئانی کەوا ژنەفتەنمان جۆگی عەلی سەرا و جۆگی تۆپزاوا و جۆگی عارەبکۆیی ئی جۆگە مەزانی تاریخشان هینکەیەن و تاریخ ئینە ئی تاریخە هەچە ئاساس ئاوایەکە نێریان ئی جۆگە بێن تۆپزاوا جۆگەی جوی وەنەشواچێنە جۆگەی لاسی سەیلاو سەیلاو ئاوەکە چڕۆخانە وردگێرێ ئاوەکەی وردگێرێ سەرچاوەکەشوی ئێوە پێیدا ئینە هین تۆپزاوی ئەو هۆزەکانتریش عەلی سەرای جۆگەی یۆش تایبەت بی ئەویش عینە چڕۆخانەوەیە و عربکۆی شاکەدا ئەوی جۆگەی یۆشبی بەڵام ئینە حتا ماوەیەمان حتا نزیک هەفتاکانوی لەو نەبی ئاوەکەیش وەتاقاوبی حەسەبی گشتڕۆیە دابشکەوە گوێرەی زمیەکان شانیان مەسەرەن فەلاحەکەەوە سعاتی ئەقرە فەلاحی ئاودی ساعتەکەش تەمان بێ یەکێنی گەرشتە دەست ئینە ئەوە لەو نەبی مامە ساوەرچانی علم تەتەور کرد و بیر ئاو بێ و کەهرەبا بێەوە ئاوایەکان ئاوەختە شمە پێی ئاواردەیش و پێی دروستکردەی واردە واشکردە هەر جۆگەکانی عینەن ئاو جۆگەکەبی هەچ جۆگە خەڵک بەیانیان جوولێ ئاو هەرێ وەرچانێ سۆنە و قاز و ماز بلۆ نام شاوەکەی کردەوە هەری حاضرش کردێ کوپەڵان بی ئاو کەرێمە نامش حتا تەصفیە بێ ئانێ وەرێمێ هەرکێ لێ پێش ئاوە ریکەکان نەبی ڕێکچی دمایە ئاما کەرەبان نەبی ئەوە لەونە خەڵکەکەی داێت مامۆسا ئەگەر وەکو ئیستاکە بۆ ئیستا
ئەو سەرچاوەکەش ئەو ڕۆخانە بەڵێ بخێ ئینە من حتا نزیک هەفتاکان تاوستانان ئەو نەمانێ ئێستا نمەمان و ئەو تاوسانە تەمانێ جار واسەبی ئاو نەمانێ خەڵکەکە ڕزالێتی شێلوێت چ وڵاتی نییە ئاواری چەشۆنی لێمێ من یۆم چەند جارێک لوانە چعانانە ئاومان ئاودن شعانانە ئەو چعانانە ڕیک بی لێمێ چعانانە ئاو هارێمێ و هەروبار لێمە وحانانە سیاریش نەوی سیارێش نەوی و حیوان وەڕاستی قورس بێن ئاسان حتا نزیک هەفتاکانە نیچ هەفتاکانی لەوە مەشروع کریا جۆگۆمەگە نەمەن ئیتر استفادەیە باشش کەرانە و بەردەوام مەشروع ئەمە هەنی بەردەوام بی خەرکەکەیش ماشەڵڵا چەنەوەتەکانی لەوەهانی دەستکەدەنە ڕێک و بیرەتوازی کریا و زمیەکان گشت ئیسە بیر ئاونەوە مامۆستا وەک بابەتێکی ڕوونن پێی ئێمە و پێی خەڵکی ئیسێژجاران چاوەڕانی کەرەستەی هاتوچۆ فرەکەم بێن ما باچم سەیارە و ماتۆڕ و پاسکیل و ئینەگەلا و هەواسە ڕێگەکان وەکو ئیستا قیرتاو نەکریاوی هاتوچۆتان پێی شارەکان پێی شارەکە چیناوە ئێمە لێمە پێی تاوەک تەنها ڕێگەیە بی یەک ڕێگەبی یەک ڕێگەبی ڕێگە ئەچی منطقەی نۆلێ دێرەکانەوە نەشواچینێ پەیمەتیق لێ چەمەتی خۆلیۆ تاوەخ پەیمەتی چەمەتی خۆ منطقە قڕبی تەڵە بە و هینمانیشانی چین بوانایشت ناحیەکە ئاعدادی بی چی منطقەکەتەن نەوی چ ئاوایەکان خەڵک ئای و پاسکی لێ بعضێش فەقیبی پاسکیلەکەش دی وەپای ئەغڵەبشی وەپای پەتی خوێندەرێت چ بلیسکەری و پاشیانەوی واسەنە مامۆستا چە حەسارەکە باباچم ئانی کە نەوەت حەسارێ ساڵەکانی نەوەت حەسارێ گەورە ئاماوە سەر عێراق ئاوەختە ژیانکردە چه ئاوایەکان ئاسانتر نەوی چە شارەکان کە فرەت تاوێدی مەسەنی حەسارەکە تەمان چە حەسارەکە ژیان ئاوایەکە باشتربی چە شارەکە چۆرانی و بۆنی فەلاحێکەوە گشتێکی نۆژبی تاوسانە زەرعاتەکەیش کردێ و زمسانیش گەرموویەوەکەی کردێ یعنی ئیدارەکە فرەفەرقش بیچنی شارەکە بەردەوام پێویستیەکانی خاستەکەنانی زمیوزارش بی سەخلت نەوی حەسارەکە بچوشوەنە نا واسەنە بەس ئیستا ماشەڵڵا خەڵکەکەم بەتەتەورن و وەسایل فرۆ حتمما مامۆستا ئێستا ئێمە ئەگەر سەیری دووری کەرم تقریبان مەسافەیە باشن بین تۆبزاوە و بین قەزای داخۆق ئا سەردەما و بگەڵمەوە ئەگەر پێی سەردەمێکی زیاتر وەرچە هەفتاکان ئانی کە ئاو بۆ و ئاو بێەوە ئیمەنتقا ئەی شێوازی واردە وشکایی پێویستگە لە خەڵک لێ بارەوە یان مەسەلەن فرۆشیان یۆش ئێوە منتقەکە گەوەرە خەڵک لێ هەرێوەچنیبی خەڵک لێ هەرێەوە خەرمان ئی خەرمانەوە خەرمان پارەکردێت چە تاوەق یەک دووە دوکانبی چوار دوکانبی چە تاوەخ خۆ ئاپشانکەەوە مەدیە ڕزای تەقەومەتی کەمارێبی خەڵک لێ هەرێ چەنەش حتا نەفتەکە ئەنی خەز نشکرێنێ سانێ وە قرز حتا خەرمان چە خەرمان ئێ بزانام دەفتەرەکە شاری سوجلەکە کەرێشەوە فرانکە سوێ قەرەقەردارنی دێشەوە حەسەکە یۆش بێ وە لۆریەکە ئێ گەنمەکان چە خەرمان گەنم فەلاحەکانی قەردارەکانی گردۆکردی مامۆستا چە سەردەمی زوو کە باباچم پارە نەوێن زیاتر چت گۆڕنێنیەوە خەڵک و ئا سەردەمتە چەویرن ئاسەردەما مەسەد بەقارێ ئێوە ئاوایی بەقارەکە ترێ هاارێ یان هەنگیر هاارێ گەنم خایی و گەنم و خایی و گەنم اینجاواچی یەک و دوو سەروەسەروی یەک و دووبی یعنی دووە گەنم یەکێ واردە یا یەکی واردەکە دووە گەنم ئاوا سەوالەوە یەک و دووە سەروەسەریش وەکیەک تای گەنمەکە تایە ترازەکە گەنم بیتەش کرێەوە واردەکە پەیمان ئەگە بەراورد کەرم چە سەردەمی ئەوسا ئیستا ژیانکردە خۆشان و ئاسانە بێن و گشتێ بتەوەفنن ئەلحەمدللا و پارەش فرەن و خەڵکەکە ژیانەکەش وە تەمامی گۆڕیان وەجارەنەوەسەنە مامۆستا ئەگەر چەویرت بێ و ئێمە قەورسانمان حەواشەکانن بڵێ شێوازی بەردەی جنازەپەی ئاسەردەمەپەی حەواش چە تۆبزاوایان چە ئاوایەکانی ترەوە خەڵک وەشان بەرێشان حیوان بەرێنێشیان چەنیوی ئاوەختە وەشان 4-5 کەس نێشەبانشان و هیچ چەویرت مەوەیۆت مەسەڵەن جنازەشان بەردەوی لاوی چەنیشان گەلێ لوانە وەپا بەرێدێش وەپا بەرێ مێش پێ قەورسان و مەجموعیش کەفی ئەو دماشی وەپا وەشۆن شێوازی تازیە چەنیوی ئاوەختە وەڵا تازیە چە ئیسە مەتەتەور بی ئیسە تازیە بێنە سەرڕۆ سەرڕۆ دووە ئاوەختە هەفت ڕۆ تازیە بی هەفت ڕۆ نشیە خەڵکە دیرەوە هەفتەیە یاڵە یاوێ ژیان ژنە فێ وەکی سنەوەی سە ماشەڵا ئا دەقیقە مەمرۆ خەڵکەکەمەیەوە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاومەوە دەقایق مەزان ئاوەختە خەڵک فەقیبی دمای هەفت ڕۆ زانەیە یا قزمێنە نەزانێ خەوەنشە نەوی مامۆسا
زەماوەند و باباچم شایی و وەرپڕکەی جاران کە پێی زەواژوی کێژەنش باوەڕدایی یانیان شاییشان بیایە جاران چەنی بیەگە باسی ئەنەمان پێی کردی خەڵکەکە جاران وە شەرمی شەرم کردێ تەقالید و عادەت جاران وەکی سنەوی جاران شایی بیایە چە منطقەکە ئەگەر شایی بیایە چە منطقەکە ئافرەت بامەیە نام شایی وە ئوسۆڵ وەجلوبەرگی ڕێکوپێکەوە ئێوە نام شایەکە حتا وا دەرەجە یۆشۆ نییە بلوارەی دووە کەسەوە گەرە یەکێ باو داش کە داشارەی دووە خزمیۆش یا هاوسێ دڵسۆزش وەکی سنیێن ئامەحلە ژەنوەژەنیش بی سینەگەلە نەمەنن ئاژەنۆژەنە گەورە وژیان گۆڕیان لە نەمەنن گۆڕیان سێگر بێنە نادی و حەفیلات و تێکەرمەوە یەکەرەوە کەس کەس مامۆستا وەرچانی باباچم دوو هۆڵە زۆر نابێ و جاران وە شێوازی باباچم یەکێ گۆرانی واچێ ئەو دمار چەپڵە دێت دوزەلەبی ئەغڵب دوزەلەبی ئەنەگەلە چەویرە دۆڵ زڕنا دووەرەکە ئەغڵب زڕنابی چاوایەکان وە دوزەلە دوزەلە خەڵکوڵ فڕێ دووەری گۆرانی واچێ و شێوازی تایبەت دووەرەکەیش بامایە شەو چاواییمانێ نەلوێەوە شەویش بەیانی دزی تەبیعەتیشوی بەیانی دزی شەبەقش بایە نایە چاوشەکە لێنیۆبان کەی لێ دێنە دۆڵ زڕنا چابانە یعنی خەرگەکە ورێ زەوی شەکەش تەمام کەرەوە ئامادە بۆ پێی وەرپڕکی پێی نامشایەکە یعنی عادەتی فرە جوان و ئەمەسا ئەگەر کۆنتترین شایی ئەواسە باباچم شتێت چەویر بێ و شایی کێ چەویرن چاوەڵی تقریب گشتم چەویرن ئیسانەگەلی جنسە ناودەن قسمشم چەویرن و نەمەنن مردنیش ئافشان کەرەوە ئارەوەڵا چەویر مەگشتم چەویرن یاخوا تو تەمەند درێژی ئەو شان پێی توبمانەوە توبمانی پێمانەوە عەزیزنی سلامت ئێمە ئاونیزی گۆیمان چا کۆتایی بەرنمەکەەوە داخەوە کاتمان نەمەنەگەنا حەسکرێمە درێژەوە بابەتەکە بە ئەگەر تو هەر شتێت هەنن پێی خەڵک ئاوایەکەت پێی بەرنمەکەمان پێی ماچۆ زوانەکان حەزمەکەم قسە بژنەفم وەڵا الحەمدلله هیچ مەشاکلێ نییە الحەمدلله خەڵکەکە مستەجمن ئینشاءڵڵا هەوی لەو نیشە مامانەوە ئینشاءڵڵا علاقەکە زیاترمە و خۆشەویستی زیاتر پەیامۆتە بێدەرەوە ئینشاءڵڵا شمەش پایەدار بدێ سەرکەوتووەندێ فڕێش حاڵن مێوە ئامەکەتن فەرسپاس مەکەرم دەستەکانت خۆش بۆ عەزیز کێشە چەنیمان فەرسپاس بەڕێزنی ئارۆیش ئامایمەوە کۆتایی بەرنمەکەمان تا حەڵقەیەکی تر و تا بەرنمەیەکی تر شاد و بەختەوەر بدێ